ینی گەلی کوردستان سڵامەتان لێوێ خۆشحاڵمەم ئێوارێش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە دوای نێوەنگیری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕادەستکردنی تیرۆریستە دەستگیرکراوەکان لێکدانەوەی جۆرا و جۆر بۆ ئەو پرسە دەکرێت بە تایبەت بۆ ئاڕاستەیە دەبرێت کە ئەو دەستپێشخەری یەکێتی کە بەشێکی بۆ پێکەوە ژیانی ئاشتیانەیە لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە ناو ببرێت بە دیوەکەی تری دایەکێتی ئەوە دووپات دەکاتەوە کە هەموو هەوڵێگەدەن بۆ پێکەوە ژیان و ڕێزگرتن لە پێکهاتەکانی دیکە هەندێک لانی سیاسیش لە کوردستان باز لەوە دەکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم تیرۆریستانەی ڕادەست نەکردووە بەڵکو ئەم تیرۆریستانە لە داهاتوودا ڕوبەڕووی کورد دەبنەوە پرسیاری سەرەکی لەم پرسەیە ئەوەیە ئایا یەکێتی تیرۆریستەکانی بەرداوە یاخود ڕادەستی کردوون قسە لەسەر پێکەوە ژیان و ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکان و بە تایبەت ئەو نێوەنگیری یەکێتی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقیدا کردوێتی بەڕێز حەسیبە عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵمدایە بەڕێز حەسیبە سڵاوت لێبێ لەو پرسیارە و دەست پێ دەکەم هەندێک لایانی سیاسی لە کوردستان پێیان وایە یەکێتی تیرۆریستەکانی بەرداوە هەر بە جددی وەکو یەکێتی ئێوە ئاگاداریەوەن ئێوە تیرۆریستان بەرداوە یاخود ئەوە لە پرۆسەیەکی نێوەنگیریدا بووە سڵاو لە بەڕێستان سپاس دیارە لە ڕۆژانی ڕابردوو بینیمان نێوەنگیریەک هەیە بە سەرپەرشتی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێوان هێزە ئەمنیەکان و هێزە عێراقیەکان و حکوومەتی مەحەلی شاری کەرکووک لەگەڵ سەرکردایەتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی لە ڕۆژانی ڕابردووە بۆتە مۆزوعێک بۆتە باس و خواسی زۆر لەسرە دیارە لە پێش پرۆسەی ڕیفراندۆم و شکستەکانی دوای ڕیفراندۆم ئەم دەستگیرکراوانە دەستگیر کراون بە کەیسی جۆرا و جۆر دیارە هەمویان بە بڕیاری دادگا لە شاری کەرکووک دەستگیر کراون دیارە قەزیەکانیان قەزیەی جیاوازە هەیە لە ئەمنی وەتەنی داوا کراوە تیایان هەیە لە مخابرات داوا کراوە لە استخبارات داوا کراوە لە پۆلیس داوا کراوە کەیسەکانیان جیاوازە دیارە لە دوای هەوڵێکی زۆر و فشارێکی زۆر لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی ئەم بەندکراوانە کە هەتاکو ئێستا لە زیندانەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن و بە تایبەتی لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕادەستی هێزە ئەمنیەکانی عێراق بکرێتەوە خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تەحدید هاوسەرۆکانی بەڕێز ئەو بڕیارەیاندا کە دەستپێشخەر بن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان کورد و پێکاتەکانی تر و لەو بڕیارە بوێرانێشدا کە هەنگاوێکی زۆر پیرۆزە بڕیاریاندا ئەو جیراوانە ڕادەستی هێزە ئەمنیەکان بکەن و بە ڕۆژی ڕووناک بەبەر چاوی هەموو دنیاوە بەبەر چاوی کامیرا و میدیاکانەوە ئەمە کارێکی شاراوە نەبووە هەنگاوێکە هەمومان شانازی پێواکەین بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی ناوچە جێناکۆکەکان و دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگیدانی بە ناوچە جێناوەکان لە ئەولەویەتی کارەکانی داناوە و لە دوای بەستنی کۆنگرەی چوارەوە هەوڵەدا پەیوەندیەکانی لەگەڵ سەرجەم پێکاتەکان لەسەر ئەساسی ئاشتەوایی لەسەر ئەساسی دووبارە متمانە دروستکردن و تۆڕی پەیوەندیەکانی ڕێک بخاتەوە لەسەر ئەو ئەساسە ئەم دەستگیرکراوانەی ئازاد نەکردووە ئێمە ئەم خاڵی خلافە لە بینی ئێمە و لە بینی هەندێک لایەن کە ئەڵێن ئازاد کراوە نەخێر ئازاد نەکراوە ڕادەستی هێزە ئەمنیەکان کراوە خۆیان و مەلەفەکانیان کەیسەکانیان بەتەواوەتی لێرە دووبارە دادگا دائەنیشێ دووبارە دادگا ئەمانە چنەوە بەردەم دادوەر ڕەنگە تیای بێت بە سزای زۆر قورس وەرگێ و دیارە سزاکانیان جیاوازە لەبەرەوەی کەیسەکانیان جیاوازە تیان هەبووە بە کردەوەی تیرۆریستی بە تەقینەوە لەگەڵ داعش بووە یاخود کاری خەتف و ڕفاندنی کردووە مۆزوعەکانیان جیاوازە ئەوانەی کە ئەیانەوێ ئەم هەنگاوە پیرۆزەی یەکێتی نیشتیمانی کوردستان بچووک بکەنە و لەباری ببەن ئەو کەسانن کە نازانم بڵێم دڵیان ژانەکا بۆ ئەم مووقیفە لەبەرەوەی ئێمە لە ڕابردوودا لەگەڵ نەتەوەی عەرەب لەگە شیعە لەگە سوننا لەگەڵ پێکاتەکانی تر پەیوەندیەکی باشمان نەبوو پەیوەندیەکانمان ئاڵۆز بوو و چەندین ساڵ ئێمە بەرامبەر یەکمان گرتووە و سەنگەرمان لە یەک گرتووە و لە یەکترمان کوشتووە و بڕیوە نە ئێمە توانیومانە کۆتایی بەوان بێنین و نە ئەوانیش توانیویانە کۆتایی بە ئێمە بێنن بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای تەواوی هەیە کە دەبێت ئەم پەیوەندیانە ئاسایی بکرێتەوە و دەبێت کەرکووک لەسەر سیاسەتی چەپگە گوڵەکەی جەنابی مامجەلال هەمومان لە دەوری ئەو سیاسەتە کۆ ببینەوە و کار لەسەر سیاسەتی چەپگە گوڵەکەی مامجەلال بکەین کە عەرەب و تورکمان جەنابی مامجەلال زۆر گرنگی پێیان ئەدا و هەمیشە باوشی بۆیان کردبەوە
بۆیە زۆر گرنگە بەرز حەسیبە قۆناغی هەر تایبەت بەم پرسە لە ڕابردوشدا پێشتر حاڵەتی وا هەبووە کە ئەم زیندانیانەی دەستی تا عەش بن یاخود هەر تیرۆریستێکی دیکەی داواکراو بێ لەلایەن حکوومەتی عێراقیەوە ڕاست دەستی بەغدا کراوەتەوە یاخود ئەگەر تۆمەتبارە یاخود تاوانبارێکە بوو بێ لە هەرێمی کوردستانەوە هەڵات بێ بۆ عێراق حکوومەتی هەرێم داوای کرد بێ حکوومەتی عێراقی ڕادستی کردوتەوە پرسیارەکە ئەوەیە بۆچی لەم کەیسەدا بەم جۆرە ئاوا قسە و لێکدانەوەی بۆ دەکرێت بەداخەوە ئەوانەی ئەم قسە و باسانە دروستەکەن ئەوانەی ئەم تانە و تەشەر و بوختانانە دروستەکەن خۆیان شکستیان هێناوە لە چەندین کەیس لە چەندین بابەت شکستیان هێناوە بۆ پەردەپۆشکردنی شکستەکانی خۆیان بە ڕۆژی ڕووناک خەڵک ئەزانێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانەی ڕادست کردووە ئەمانەی ئازاد نەکردووە ئەوە خودی ئەو لایەنە سیاسیە خۆی بوو لە چیای قەرەچووق بە نوێژی نیوەڕۆ ئەمانەی ئازاد کرد و دووبارە هانیانی داوە و پرچەکیانی کردووە و تەواو هاوکاریانی کردووە بۆ ئەوەی بێن ژیان لە خەڵکی ناوچە جێناوەکان تێک بدەن بۆی دەغڵودانی براجوتیارەکانمان بستێنن زەویزارەکانیان داگیر بکەن بۆی بێن فکر و بیری توندڕەوی بڵاو بکەنەوە دیارە ئەوەی ئەوان کردیویانە و ئەو شکستەی کە بەسەر ئەوانە هاتووە ئەمڕۆ ئەیانەوێ ئەو دەسە چەورەی خۆیان بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان نابسڕێن و دووبارەیەکەمەوە ئەوەی یەکێتی کردوێتی هەنگاوێکی بوێرانە بووە و بێ بەرامبەر بووە دیارە لەم لاولەولا زۆر قسە دروست بووە زۆر تۆمەتی بۆ دروست بووە کە گوایە بەرامبەر پۆستە بەرامبەر پلەیە بەرامبەر ئیمتیازە نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو نیەت پاچیەک بۆ ئەوەی لاپەڕەیەکی تازە هەڵبداتەوە و لاپەڕەیەکی سپی دەست پێ بکات لە ژیانی سیاسی و ئەم گرێ چۆرانە بکاتەوە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ئەمانەی بەبێ بەرامبەر ڕادستی دادگا و ڕادستی هێزە عێراقیەکان کردووە بەرز حەسیبە بۆچی هەرپرسێک کە پەیوەست بێ بە کەرکووک بەم جۆرە لێکدانەوەی وها خراپی بۆ دەکرێت ئێوە خۆتان خەڵکی کەرکووکن ینی هیچ نیگەرانێکتان نییە لەم حیزبە سیاسیانە لەم لایەنە سیاسیانەی لە هەرێمی کوردستان و بەم جۆرە مامەڵە لەگەڵ کەرکووکاکەن بەداخەوە لایەنی سیاسی وە هەیە سەر زمانی و ژێر زمانی تەنها دروشمی قەدار بوو بۆ کەرکووک بینیمان کاتێک کە کەرکووچیەکان کەوتنە تنگانە کاتێک کە کەرکووچیەکان پێویستیان بەوان بوو شارەکەیان بەجێهێشت و کەرکووکیان بەجێهێشت ئێستاش لە دوورەوە لە دووری سەدان کیلۆمەترەوە مزایداتی سیاسیمان بەسەراکەن و کوردایەتیمان پێفرۆشنەوە فەرموو ئەگەر تۆ خەمخۆری شاری کەرکووچی ئەگەر تۆ خەمخۆری کەرکووچیەکانی فەرموو لە ئەمڕۆ زیاتر هیچ کاتێک کورد ئەوەندە پێویستی بە هاوکاری نەبووە پێویستی بە پشتیوانی نەبووە فەرموو ئەوە کەرکووکە وەرە لێرە ئەسپی خۆت تاو بدە وەرە لێرە خەباتی سیاسی خۆت بکە هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بکە و هاوکاری لایەنە سیاسیەکانی تر بکە بۆ ئەوەی بتوانین ئەم قۆناغا کە بە هەڵەیەکی سیاسی هاتوۆتە پێشەوە بە هەڵەیەکی سیاسی دروست بووە بۆی بە هەمومان بتوانین ئەم قۆناغا تێپەڕێنین و دەستمان لەسەر برینەکانمان خێنی لێ ئەچۆڕێ پێویست ناکات لە دوورەوە مزایدە بکەن و برینەکانمان بکولێنەوە ئەگەر ئەوان خەمخۆرن فەرموو بابێن لە کەرکووک لە هەموو جێگا لە پێشترە لەبەرەوەی لەلایەک ئێستا لە بەردەم مەترسی داعشە لەلایەک لە بەردەم ئەو شاڵاوەیە کە شاڵاوێکی تعریبە هیچی فەرق نییە لەگەڵ ئەو تعریبەی کە پێشتر لە زمانی بەرەسەکەی من زیاتر ئەو بوو ینی بۆچی ئەم لایەنە سیاسیانە هەماهەنگی لەگەڵ یەکێتیدا ناکەن کاپرسی پارێزگار و ئەنجومەنی پارێزگار لە هەولێر لە ببوورە لا کەرکووک کارا بکرێتەوە بەڵام لە مووسڵ لە بەغدا هەر شتێک پێویستە بۆ ڕێخستنی ئیداری حکوومەتی عێراقی دەیکەن بەڕێزم خۆ کەرکووچیەکان باش ئەزانن ئەم لایەنە سیاسیە مزایدا کاڵێ کەرکووک داگیر کراوە کەرکووک فرۆشراوە بەڵام ئەوەتانی هەرچی بەرپرسەکانیان هەیە زۆر بە خشکەی دێنەوە لە شاری کەرکووک پۆستەکانی خۆیان وەرەگرن ینی ئەمەی کە ئەوان خۆیان لێ بە دوورگرتووە تەنها مزایدەیە و تەنها شەڕفرۆشتنێکە بە خەڵکی کەرکووک لەبەرەوەی هیچ کاتێ خەڵکی کەرکووکی تر خی گەورە وای خەلق کردوون هەرکە لە دایک بوونە هەر بە مناڵی هێشتا نازانێ ڕێکخستن چیە نازانێت کاری سیاسی چیە هەر خۆی بۆ خۆی ئایدایەک لە مێشکێتی بەرەو خۆشەویستی بەرەو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو جەنابی مامجەلال وەکو کاریزمایەک ئەبینێ کەرکووچیەکان هەمویان بە قەڵای سەوز کەرکووک ناسراوەوە کەرکووچیەکان هەموو کات لە هەموو هەڵبژاردنەکانە سەربەرزانە دەنگەکانیان بۆ لیستی مام بووە و دەنگەکانیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆیە ئەو لایەنە دژایەتیانەکە و دەیەوێت تۆڵەیان لێ بکاتەوە بەرز حەسیبە بۆچی هەر کاتێک گیانەیەکێتی هەوڵبا بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە بە جۆرێک لە جۆرەکان کار بۆ تێکدانی ئەم پێکەوە ژیانی ئاشتیانەکەن بە تایبەت لە کەرکووکە
دیارە دووبارەیەکەمەوە ئەوە یەکێتیە لە دوای کۆنگرەی چوارەوە بۆردێکی تایبەت کردووە بە بۆردی پێکهاتەکان خەمی پێکهاتەکانیەتی ئەوەی ئەوان کردویانە ئالۆزکردنی نێوان پێکهاتەکانەوە پچڕاندنی شیرازەی ئەو پەیوەندیانەی کە چەندین ساڵە یەکێتی نیشتیمانی کوردستان دروستی کردووەوە پێوەی ماندوو بۆ وەکتا گەیانوێتی ئەم قۆناغا بۆیە ئەوان بەداخەوە کە ئەماڵێم ئەوان هەموو کات لە تێکدانی ئەو پەیوەندیانە بووناوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە ئەم پەیوەندیانە بەهێز بکاتەوە و دیارە ئەمەمانایەوە نییە ئێمە کۆڵ بدەین و دانیشین وەکو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە بین لە پەیوەندیەکانمان لە سەردانیکردنمان لە گوێگرتنمان لە پێکهاتەکانی تر بۆ ئەوەی بتوانین یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بە حزبی هەمووان و ببێ بە چەترێک بۆ خۆشگوزەرانی سەرجەم لایەنەکان لە سێبەروسایی ئەم چەتەدا بحەسێنەوە. بەڕێز حەسیبە لە بەرنامەی کاری ئێوەدا نەخشەڕێگەی پێکەوەژیانی ئاشتیانە چۆندا ڕێژراوە بەتابەت کە خۆدا ماژت بۆدا بۆردێکتان هەیە بۆردی پێکهاتەکان بێت. بەڵێ دیارە ئەم بۆردە ئۆرگانێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانە لە کۆنگرەی چواردا لە پەیڕەوی نوێدا بڕیاری لێدراوە بۆ گرنگیدانە بە پێکهاتە جیاوازەکان دیارە پێکهاتەکان لە زۆربەی زۆریان لە شاری کەرکووکە لە سنووری شاری مووسڵ و دەوروبەرێتی لە شنگالە لە بادینانە لە جێگەی لە خانەقین و ئەو ناوچانەش پێکاتی جیاوازەیە جا پێکاتەکان ئەگەر لە ڕووی ئاینەوە جیاواز بێ یا ئەگەر لە ڕووی نەتەوە جیاواز بێ دیارە ئێمە بەرنمەیەکمان هەیە بۆ دانیشتن لەگەڵ ئەم پێکهاتانەیە بۆ دروستکردنی متمانە دیارە متمانە لە ڕابردوودا لاواز بووە یاخود ئەتوانم بڵێم نەماوە متمانە دەبێ و متمانەیە بگەڕێنینەوە و تۆڕی پەیوەندی دروست بکەین لەگەڵ سەرجەم لایەنەکان و بۆ کێشە و گرفتەکانیان ڕابگرین و بە دوای چارەسەرا بگەڕین و زەمانەتی ئەوەیان بدەینێ کە ئەوان لە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە پارێزراو ئەبن و دەبێت نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەبێت نەکوەکەوەی ئێستا کە لایەنێکی سیاسی کەسێکی بۆیان دەست نیشان کردو ئەمە نوێنەری ڕاستەقینەی ئەوانە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ بۆ ئەوادا کە پێکهاتەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەبێ و هەڵقوڵاوی ناو جەماوەری خۆی بێ بۆ ئەوەی ئاگای لە معانات و گرفت و کێشەکان بێ تاکو ئیشی لەسەر بکاوە بیگەێنێتە جێ. بەڵێ لە سەرەتای قسەکان تاماژت بۆدا کە ئەو کارەی کردوتانە ڕادەستکردنی ئەو تیرۆریستانی داعش بە حکوومەتی عێراق بۆ نیازپاکی بووە بە دیوەکەی دیکەدا چ کاریگەرێکی لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا دروست ئەکا ئەو بابەتە. بە دڵنیاییەوە کاریگەری ئەرێنی ئەبێ و نەتیجەی زۆر باشی ئەبێ هەر ئەو ڕۆژەی کە پێش ڕادەستکردنیان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیا و لە پێش کۆنگرەکەش کۆبوونەوەیەک سازکرا سەرۆکی هۆزە عەرەبەکان لەوێ ئامادە بوون پارێزگاری کەرکووک بە وەکالەت لەوێ بوو قایدی عەمەلیات لەوێ بوو هەموو هێزە سەربازیەکانی کەرکووک هێزە ئەمنیەکانی کەرکووک نوێنەریان لەوێ بوو هەموو سوپاسگوزاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و ئەوان داوای ئەوەیانە کرد کە ڕۆژە لە ڕۆژان لایەنێکی سیاسی تریش کە زیندانی لایە هەنگاو بنێوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانە ڕادەست بکە من دڵنیام لەوەی کە ئەو سوپاسگوزاریان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و خۆیان بە جۆرە شەرمەزاریەک ئەزانی بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان و لەوێەوە بەڵێنیان داوە کە ئەوانش لاپەڕی تازە هەڵبدەنەوە ئەوانش بە پەیوەندیەکانیانە بچنەوە یەک خاڵێکم لەبیر نەچێت ئەوانش داوای ئەوەیانە کرد کە نایەنەوێ کوڕەکانیان یا براکانیان یا کە سوکاریان زیندانیەکان ئازاد بکرێن ئەوانیش جەختیان لەوە دەکردەوە کە ئەمانە ئەگەر هەر کارێکی تیرۆریستیان کردبێ دادگا دەبێت کەیسەکانیان یەکلا بکاتەوە چکەم کەیسانە تا ئێستا بە هەڵپەسەردراوی ماوە لەبەرەوەی لە یاسایە لەکوێ دەستگیرکراون ئەبێ لەو جێگایە دادگایی بکرێن دیارە لە کەرکووک دەستگیرکراون هەر دەبێت لە کەرکووک دادگایی بکرێن بۆیە ئەو کەیسی ڕادەستکردنە بە هیچ شێوەیەک ئازادکردن نییە و دادگا چارەنووسیان یەکلا ئەکاتەوە و بە سزای خۆیان ئەگەن. کاریگەری لەسەر پرسی دانانی پارێزگارێکی کورد بۆ شارەکە دەبێت وەکو یەکێ لە هەوڵە گرنگەکانی پێکەوە ژیان لەو شارەدا؟ بە دڵنیاییەوە هەر هەنگاوێکی ئەرێنی بنرێ تۆ بەرامبەری لێکەوتەی باشی ئەبێت و ئەنجامی باشی لێ ئەچنیتەوە بە دڵنیاییەوە بۆ قۆناغی داهاتوومان
ئەنجامی باشی ئەبێ و ئەوانیش هەنگاوێک دێنە پێشترەوە ئەوانیش بڕوای تەواویان بەوە هەیە کە ئەمە شاری پێکەوە ژیانە کەرکووک شارێکی کوردستانیە بە ناسنامەی کوردستانی بە بەرگی کوردستانی بەڵام شاری پێکەوە ژیانە شاری برایەتیە شاری تەباییە هیچ حەلێکی ترمان لە بەردەم نییە لە کاتێکدا ئێمە لەگەڵ ئەم پێکهاتانەیە ئەبینین ڕۆژانە لە بازار و لە شوێنە گشتیەکان لە شوێنی بازرگانیەکان شەراکەتیان هەیە هاوبەشی یەکن لە ئیش و لە کار هاوبەشی یەکن تەنانەت لە پەیوەندی کۆمەڵایەتەکان هاوبەشی یەکن ژن و ژنخوازی هەیە لە نێوانیان تەنها ئەوەی کە کراوە تا ئێستا ئێمە نەمانتوانیەوە بە یەکەوە سیاست بکەین ئەوانیش ئیمانی تەواویان هەیە بڕوای تەواویان بەوە هەیە کە دەبێت لەگەڵ کووردا و بە تەحدید لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە حزبێکە هەمیشە دیموکراتانە هەوڵەدات و بیر لە مافی مرۆڤەکاتەوە بیر لە مافی کەمەنەتەوەکانەکاتەوە بڕوای تەواویان بەوە هەیە کە هەماهەنگ بن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە شاری کەرکووک و بۆی پێکەوە بتوانین ئەم خۆناغە تێپەڕێنین و بەیەکەوە بتوانین حکمی کەرکووک بکەین و ئیدارەی کەرکووک بدەین. ئەم هەنگاوی پێکەوە ژیانە تەنها کاریگەری لەسەر پرسەکانی پێویست بە کەرکووکە بێ یاخود ناوچە کوردستانەکانی دیکەی دەرەوەی هەرێمی کوردستانی ژەگرێتەوە بە تایبەت خورمات و بەتەکید ئەم هەنگاوە تەنها بۆ کەرکووک نییە بۆ هەموو ئەو ناوچانەیە کە کێشەی لەسرە و چارەنووسیان یەکلا نەبووتەوە دیارە ئێمە لە شارۆچکەی خورماتووی ئازیز ئێمە زۆر زەرمەند بووینە لەبەرەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ پێکاتەکانی ترا باش نەبووە و هەوڵیان داوە تۆڵە لە کورد بکەنەوە بە تایبەتی لە ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم بۆیە بە دڵنیاییەوە ئەم دەست پێشخەریە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامی زۆر باشی ئەبێت و ئومێ دەکەین لایەنەکانی تریش چاو لە یەکێتی بکەن و بۆی هەموو بەیەکەوە بتوانین لەگەڵ پێکاتەکانە لاپەڕێکی تازە هەڵبدەینەوە و بتوانین دەست بەکاری سیاسی بکەین و کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بگەینینە کەناری ئارام. بەڵێ بۆ قۆناغی داهاتوو ئاستەنگ دروست دەبێت لەسەر پێکەوە ژیانی ئاشتیانە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەت کامەی کە باست کرد هەنگاوێک بوو وەکو دەربڕینی نیازپاشی بەدڵنیاییەوە ئێمە بمانەوە بڵین کێشە دروست نابێت کێشە دروستە بێ هەندێک لایەنی سیاسی هەیە دەسەخەنە ناو کاروباری کەرکووک نەک بەو ئاراستەی کێشەکان چارەسەر بکەن بە پێچەوانەوە بەو ئاراستەی کە کێشە دروست بکەن بەڵام هەنگاوی زۆر باشی بۆنراوە و ئەنجامی زۆر باشی ئەبێت ئەوانەی کە ڕوو ئەدا و یاشتی خراپە ئەوانە بەراورد بە کارە باشەکان و بەراورد بە ئەنجامە باشەکان شتێکی زۆر کەمە لە ڕابردوو لە داهاتوو بەرەبەرە ئێمە پەرە بە پەیوەندیەکانمان نەدەین ئەوانش خۆی لە جێ خۆی ئەتوێتەوە و نامێنێت. بەڵێ لەم یەک دوو ڕۆژەی کە ئەم نیازپاکیە پیشاندراوە لانی تورکمانی و لانی عەرەبی لە ناو کەرکووک و دەوروبەریدا ڕاو هەڵوێستیان بە بەڕەسمی چۆن بووە؟ دیارە من ئەگەر بە تەحدید چکە زۆرترین گیراوەکان لە نەتەوەی عەرەبن سەرۆکۆزەکان هەموو دانیشتبوون لەو کۆبوونەوەی هەموو سوپاسگوزاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و ئەم هەنگاوەیان بەرز نرخاندووە و باسی ئەواکەن کە لە ڕابردوو ئەوان پەیوەندیان هەبووە یان لە سەردەمی جەنابی مام جەلال تەنها لە نەتەوەی عەرەب یەکێتی نیشتیمانی کوردستان 31 شەهید لە نەتەوەی عەرەب لە ڕیزەکان یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئێستا شەهیدانە وەرەگرن و بە هەمان شێوە لە برا تورکمانەکان و بە هەمان شێوە لە کلد و ئاشوورەکان و ئێستاش ئەوانە موچەیەکی شەهیدانەیان هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان وەریەگرن لە سەردەمی جەنابی مام جەلال پەیوەندیەکان زۆر باش بوو هەر کاتێ جەنابی مام جەلال سەفەری بکردایە بەهاتایە بۆ شاری کەرکووک لە بەغاوە بەهاتایە بۆ شاری کەرکووک یعنی ئێمەی کەرکووچی لە نزیکەوە ئاگامان لێبوو ئەوەندەی عەرەب و تورکمان سەردانی جەنابی مام جەلالیە کرد ڕەنگە کوردیش هەر ئەوەندە سەردانی بکردایە مام جەلال بە دروستکردنی ئەو پەیوەندیانە زۆر ماندوو بوو زۆر هیلاک بوو زۆر عەزێتی کێشا زۆر بەتەنگیانەوە بوو زۆر دەستی هاوکاری و یارمەتی بۆیان درێژ کرد بەڵام بەداخەوە لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال و لە دوای وەفاتی جەنابی مام جەلال ئەم پەیوەندیانە بە شێوازێک تێکچوو کە ئەوەی بینیمان لە ڕابردوو هەمووی نەتیجەی ئەوە بوو دەغڵ و دانسووتانەکان و داگیرکردنی زەویزار و دەرکردنی بەڕێوەبەرە کوردەکان لە فەرمانگەکانی حکومەت و دامەزراندنەکان بە هیچ شێوەیەک ئێمە لە کەرکووک ئەم بە هەزاران گەنجمانەیە هەمووی
خەریجی زانکۆکانە بەڵام لە کاتی دامەزراندن تەنها بۆ نەتەوەیکی دیاری کراوە یاخود دەتوانم بڵێم بۆ نەتەوەی عەرەب و تورکمانە ئەمە لە چیەوە هاتووە ئەمە لەوە هاتووە کە کورد نەیتوانیوە ئیسیسماری ئەو پەیوەندیانە بکاوە پەیوەندیەکی باش و تۆکمەی لە ڕابردوو ئاماژەم پێکە لە سەردەمی مام جەلال هەبووە لە دوای ئەوە نەماوە بۆیە ئێستا زۆر زەرورە ئێمە ئەو پەیوەندیانە بنیاد بنینەوە و چاو بە پەیوەندیەکانمانە بخشێنینەوە و بتوانین وەکو سەردەمی جەنابی مام جەلالی لێ بکەینەوە. بەڕێز حەسیبە عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە تەوری یەکەم لە کەرکووکۆ لەگەڵماندا بوویت لە دوای ناوبڕێک تەوەری دۆم دەست پێ دەکەین لەگەڵماندا بمێنەوە.